والله داواکارم لەوەی بەرپرسە لەوەی خێرخوازە لە هەمووان بێنە بەهانای من نا هانای ئەو مدارانە نامێ بێ باوک بمێنێنەوە بەڕاستی بەس باب دینگەی مارەیە بەخوای دەرم بەداچەوە دەی بەس باب زیاتر دینگەی مارەیە کلیەکانم کلیم 105 کار دەکاتن 105 کار دەکات تەنها یەک گوچی لێش کار دەکات بەری بە قورئان ڕۆژان قادر میرزا و شانزمە سەبانی بەخوانزە لەبەر تەنگە نەفەسی ناتانم هیچ دێمە خۆیاکن داکەم دەزادا دەنیشم تەنگە نەفەس دەبم مەترسی لەسەر ژیانت هەیە مەترسی لەسەر ژیانت هەیە ئەرێ وەڵڵا هیتم ئەرێ وەڵڵا زۆریش پشەوی ژیان زەحمەتە بەس عەدێگە ئیش نەکەمەوە چاومدارەتی چ بخۆن ئای چ بخۆن بەڵێ مەحاشەش چکەم نابی سێ ماگە وەرم نەگرتیە ئەدیۆم دارەنە چ بخۆن دەرێن بابە کا پارە پێم نەبی هەند بجارێک چ بکەم ئێستۆمان کە لە مارێکەتیمە کەس ئاڕەشێن دامەوە خوا خێری کاکفا خێری بنووسی بەهانام وهات خوا خێری بسلمانان بنووسی بەهانام وهاتن لە خوای بەزیاد یەکەمین جار بەڕاستی برای گەورەکەم خاین لۆ فرۆشتم یەکەمین جاکە زەرعم کردیم یەکەمین جار لە شاوێت خانە هەبلۆی فرۆشتم ئەو جارە 14 نەفەری لەو خانێ وەڵڵای گوتم ئێستا 14 نەفەری چێوە بەم داکم بۆ دیتی خانەکە دەفرۆشین گوتم دایە یان ئەم خۆ دەقژم یان ئەم گوناوی خانی فرۆشن خۆش نییە ئامادە بن ئەو خانەیە کە ئێستا 14 کەس تێدا ئەویش بفرۆشن ئەرێ بەخوای گوتم دایە نابێ ویشە بکەیت 14 نەفەری چێوە دەبن ئەویش خوا خێری جەماعەتی بنووسی خوا خێر کاکفا خێریش بنووسی و